دەوڵەتی ئیمارات بەگشتی بۆ هەرێمی کوردستان گرنگێکی تایبەتی خۆی هەیە لەبەر ئەوەی ئێمە علاقاتێکی باش لەگەڵ سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان لەگەڵ شخصی جەنابی سەرۆک بارزانی لەگەڵ شخصی جەنابی سەرۆک وەزیران علاقاتی زۆر باش لەگەڵ بەرپرسانی وڵاتی ئیمارات هەیە. سەردانی ئەمڕۆژ لەو چوارچەوە دێتن بۆ زیاترکردنی هەماهەنگی بە تایبەتی لە بواری ئابووری بوو هەرێمی کوردستان گرنگە ئەم جۆرە علاقاتن لەگەڵ وڵاتی ئیمارات. کۆبنەوەی ئەمڕۆژی سەردانی ئەمڕۆ کۆبنەوەکانی جەنابی سەرۆک وەزیران ئەمڕۆ لەگەڵ بەرپرسانی باڵای دەوڵەتی ئیمارات لێرە لە ئەبوزەبی بە تایبەتی لەگەڵ شێخ محەممەد بن زاید بێگومان کۆبنەوەکی گرنگ دەبێ ئینشاءالله بۆ ئەوەی لە داهاتوو مەسەلەن ئێمە لە ڕابردوو چەند کۆبنەوەی تایبەت هەبووینە سەبارەت بە هێنانی و بەرهێنانی ئیماراتی بۆ هەرێمی کوردستان ئەوە کە تایبەتە بە ئیشی منەوە بە تایبەتی ئەمڕۆ ئینشاءالله ئەمە دەستە قوناغێکی نوێ کە دەتوانین لە ماوە دووە زیاتر پێداگیری لەسەرەوە بکرێتن ئێمە پێشوازێکی باشتر لەوە بەرهێنەرانی دەوڵەتی ئیمارات لە ئەبوزەبی لە دوبەی لە شوێنەکانی تر دەکەین و ڕێیان بەخۆش دەکەین بۆ ئەبێ لە هەرێمی کوردستان لە هەموو ئەو بوارانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستیتی گەشەی پێبدالێت تێدەوە بەرهێنانی بکەم بە دڵنیایی ئەم کۆبنەوەی ئەمڕۆ کۆبنەوەکانی ئەمڕۆ بەشێکی گرنگی تایبەت دەبی بەم بوارە.